بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين خۆشەویستان و بەڕێزان لە زنجیرە باسی ڕوونتدا بابەتی ئەمجارەمان بە ناونیشانی گەشت و سەفەر و گەڕان لە دیدی ئیسلامەوە باسی گەڕان دەکەین بەسەر زەویدا باسی سەفەر دەکەین خۆشەویستان هیچ مرۆڤێک نییە لەسەر زەویدا تا دەمرێ بتوانێت لەو گوندەی لێ لەدایک بووە لەو شاری تیا دەژی لەو وڵاتی هاونیشتیمانی ئەوەیە بڵێ هیچ کات پێویستیم بە سەفەر و گەڕان نابێ دەکرێت تاک و تەران بیستووە لە مێژوودا و کتێبیشم خوێندوتەوە لە کوردستانی خۆمانە هەبووە هەتا مردن لە دەیەکەی خۆی نەچۆتە ئەو دیوەوە بەڵام ئەمانە مرۆڤە دەگمەنەکانن و ژیانیش لەسەر ئەوانە پێک نەهاتەوە مەسئولیەتی ژیانیان لەسەر نەبوو بەو شێوەیە بەڵام هەر یەکێک لە ئێمە لە ژیانیدا پێویستی بە سەفەرکردن هەیە ئەگەر لە گوندەکەی خۆت بچێ گوندێکی تر ئەگەر لە شارەکەی خۆت بچێ شارێکی تر و گەڕان و سەفەر و سیاحەت یەکجار سوودی زۆر بە ئینسان دەگەیەنێ بۆیە جاران دەیانگوت الحەیات و مەدرسە ژیان قوتابخانەیە بەڵام ئەمڕۆ دەوترێ السەفەر و بحەدی ذاتیه مەدرسە گەشت و گەڕان و سەفەرکردن بۆ خۆی قوتابخانەی فێربوونی بابەتە ژیانەکانە ئەینا ژیان تۆ هەر لە ماڵی خۆتا زۆر شت فێر نابی بە گەڕان فێر دەبی بەس چوونە دەرەوە فێر دەبی چۆن قوتابیەک ئەگەر لە ماڵەوە هەر دانیشێ فێری زانست نابێ لەبارەت چێت لە مەدرسەی سەرەتایی و ناوەندیدا لە پەنا ماڵی خۆیەوە قوتابخانە هەبێ بەڵام کە چۆ کۆلێژ کە چۆ خوێندنی باڵا ئەبێ بچێ بۆ شارێکی تر شەرنێ ئەو کۆلێجە لە شارەکەی خۆی لە گەڕەکەی خۆیدا هەبێ بۆی بەدوویدا دەگەڕێ ئەم گەڕانانە ئینسان گەورە دەکات معدنی ئینسان لە سەفەرا دەردەکەوێت دەوترێ السەفەر یەسفر عن ئەخلاق الناس سەفەر و گەشت و گەڕان لە کاتی سەفەرە پەردە لەسەر ئەخلاقە نهێنیەکانی ئینسان لا دەچێت چونکە ئینسان لە شوێنی سەلاح و چاکەی وەکو مزگەوتدا ئینسانێکی باشە و خەریکی عیبادەتی خوایە و خەریکی چاکەیە پەردە لەسەر نهێنیە ئەخلاقیەکانی لا نەدراوە زۆر کەسەیە بەڕێزت لە ژیانە زۆر بە کەسێکی ڕێک و پێک و نەرمونیان دەزانیوە لەبەرەوەی لە مزگەوتا بینیوتە بەڵام وەرە هەفتەیەک سەفەری وڵاتێکی لەگەڵا بکە سەیر دەکەی بە هەڵە لە فڵان کەس حاڵی بووی کاکە زۆر بێتەحەمولە زۆر نالێبوردەیە دەستی لە ماڵی خۆی ناچێ ناتوانێت خزمەتت بکە کاتی خۆی بە تۆ نابەخشێ بەڵام لە نزیکەوە بەو شێوەیە نەناسیوە لە سەفەرا بۆ دەرکەوتووە بۆی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتی خۆی کابرایەک هات شاهیدی بدا لە دادگاکەی حەزەتی عومەرە وەکو قازی کە ئیمامی عومەر دانیشت بوو ئیمامی عومەر فەرمووی من ئەم شاهیدە وەرناگرم بەڕێزان ئێستا وای لێ هاتووە هەر کەسێ دەچێت شاهیدیەک دەدا یەکسەر دادووە لێی وەردەگرێ لە شەریعەت و لە قانونیشا دەبێت شاهید مەلەفی پاک بێ واتە جاری وایە من و تۆ کێشەیەکمان هەیە لەسەر شتێک پێویستمان بە شاهیدێک دوو شاهید هەیە بۆ ئەوەی قەزیەکەمان یەکلایی کاتەوە هەموو کەسێک بە کەڵکی شاهیدیدا نایە قازی و دادوەر حاکم شاهیدی لێ وەرگرێ ئەبێ ئەم شاهیدە مەلەفی پاک بێ لە دادگادا پێشتر سوێندی بە درۆی نەخوار بێ پێشتر ماڵ حەرام خۆر نەبێ خۆفرۆش نەبێت و لە ڕووی جەنابتان بەکرێ نەگیرابێ بە پارە سوێندی بە درۆ بخوا ئەگە حاکم لە ڕێی شورتە و ئاسایشەوە زانی ئەم پیاوە مەلەفی پاک نییە پێشتر سابقەی خراپیایە ئەبێ ڕەدی شاهیدەکەی بکاتەوە شاهیدێکی خاوەن متمانە و کەسایەتی بێنێ ئیمامی عومەر دیارە ئەم کێشەیە پەیوەندی بە مافی کەسێکەوە هەبووە فەرمووی من ئەم شاهیدە وەرناگرم لە دادگادا چونکە نایناسم کابرای خاوەن مافوتی قوربان ئەی ئەگە کەسێک بێنم شاهیدی بدا کە ئەم شاهیدەی من پیاوێکی ڕێک و پێک و ڕازگۆ و ئەهلی ئینساف و ویژدان و عەدالەتە فەرمووی ئەوە دەکرێ چوو کابرایەکی هێنا وتی کاکە تۆ فڵان کەس دەناسی کە شاهیدی منە و ئاگای لەم قەزیەی من بۆ وتی بەڵێ وتی دەیوەرە ڕەحمەتی خوا لێبێ لای ئیمامی عومەر شاهیدیم بۆ بدا کە فڵان کەس پیاوێکی چاکە و دادپەروەرە و ڕازگۆیە شاهیدیەکە باوەرگرێ منیش قەزیەکەم کۆتایی پێدێ و مافەکەم بۆ دەگەڕێتەوە کە کابرای دووەم هات ئیمامی عومەر فەرمووی تۆ ئەم شاهیدە دەناسی کە ناوی فڵان کەسە وتی بەڵێ باشی دەناسم فەرمووی من سێ پرسیاری لێ دەکەم ڕۆژە لە ڕۆژان ساڵانێک مانگانێک ئەم پیاوە دراوسێت بۆ دیوارت بە دیوارێ بێ و ماڵت بەرامبەری بێ وتی ناوەڵا قوربان قەل لە گەڕێکی شابەیەکەوە نەژیاوین فەرمووی ڕۆژە لە ڕۆژانی خوا ئێوە مامەڵە و معاملەتان بەیەکەوە بووە شەریک بوو بن لە دینار و دیرهەم و دۆلارە دینار و دیرهەمی ئەو زەمانە
وتی نەوەڵا قوربان قەت معامەلە و کڕین و فرۆشتنمان بەیەکەوە نەبووە. فەمووی پرسیاری سێم ڕۆژە لە ڕۆژان لەگەڵ ئەم پیاوەدا کە تۆ بە پیاوچاکی دەزانی و ئینسانێک کە دەڵی دەیناسم سەفەرتان بەیەکەوە کردووە هەفتەیەک لە سەفەرە بەیەکەوە بن تی قوربان نەوەڵای ڕێ نەکەوتەوە قەت سەفەرمان بەیەکەوە کردبێت. فەمووی ئەی چۆنی دەناسی وتی وەڵا قوربان لە مزگەوتە لە جومعە و جەماعەتە دەیبینم پیاوی باشە. فەمووی نایناسی ناسینی ئینسان کە شاهیدی بدەی فڵان کەس چاکە بەم سێشتەیە یان دراوسێت بێ یان مامەڵەن لەگەڵا کرد بێ یان سەفەر لەگەڵا کرد بێ. ئەینا معدەنی ئینسان و ئەخلاقی ئینسان لە مزگەوتە دەرناکەوێت لە دایرەکەت وەکو پێویست دەرناکەوێت بەم سیانە دەردەکەوێت. ئیمامی عومەر شاهیدەکەی ڕەت کردەوە. پێغەمبەرانی خوا سەلامی خوایان لەسەر بێ زۆر گەڕاون و سەفەر و سیاحەتیان کردو بەسەر زەویدا. یعنی ئەو کەسێک کەوا دەگەڕێ و دنیا دەگەڕێ سنەتی پێغەمبەرانی زیندوو کردوێتەوە. خوا پاداشتی بۆ دەنووسێ بە پێینێتی خۆی. حەزەتی نوح سەلامی خوای لەسەر بێ سەفەری کردووە، سەفەری ناو دەریا گەورەکەی کردووە. ئەوەتانە بەهۆی کەشتیەوە نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە نیشتیمانی خۆی هەڵکەندرا. واستەوت علی الجودی، یعنی دوای زەمنێکی زۆر لە شەپۆلی دەریا و کەم سەرزەویە ئاسمان بارانی دەباردووند و زەوی یەک پارچەوە کانی هەڵدەخڵات دنیا بوو بە لافاو بوو بە بەحر. حەزەتی نوح بەخۆی و 80 کەسەوە لەگەڵ هەمووش نێرومەیەک لە ئاژەڵەکانی خستناو کەشتە گەورەکەیدا نابوو. ئینجا بە فەرمانی خوای پەروەردگار دەبێت مانگی لەوە چێ پێچوو بێ، بە هەفتەی پێچوو بێ، سەفەری گەشتی ناو دەریای کرد. ئەمجا لە شاخی جوودی لە کوردستانە لە دێیەکە کە پێی دەڵێن هەشتایانە، واتە 80 کەس هاتەوە سەر زەوی یان هەشتانە، واتە 8 کەس لە سەر زەویدا مانەوە. ئەوانی تر بەهۆی کارە ساتەکەەوە لە کەشتەکەش دابەزین، ترسیان زۆر بۆ هاتوو برسیان بوو مردن. سەر زەوی جارشکە مرۆڤایەتی گەشەی کردەوە لە کوردستانەوە لە شاخی ئاراراتەوە لە شاخی جوودیەوە. کەواتە نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ گەشتی دەریای کردووە. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ لە عێراقا لەدایک بووە. دوای ئەوە چۆتە وڵاتی شام، چۆتە فەلەستین. دوای ئەوە چۆتە مەککە، 3 وڵاتی بڕیوە، لە 3 شوێنە ژیاوە. لۆتی برازای بە هەمان شێوە. ساڵح سەفەری کردووە. موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە میسرەوە چۆتە مەدیەن. 10 ساڵ لەوێ شوانی کردووە، ئەمجا گەڕاوەتەوە میسر. حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم لە مەککەت لەدایک بۆ ژیاوە هیجرەتی کردووە بۆ مەدینە و لەوێ ڕۆفاتی کردووە. 300 کیلۆمەتر لە شاری خۆی دوور کەوتوتەوە. هیجرەتی کردو چۆتە تائیف، چۆتە زۆر شوێن گەڕاوە، چۆتە وڵاتی شام بە سەفەر پێش زمانی پێغەمبەر عەلەیهی سەلامی خوای لەسەر بێ. کەواتە گەشت و گەڕان و چوونە دەرەوە لە شار وڵاتی خۆت سنەتی پێغەمبەرانە سەلامی خوا لە هەموو پێغەمبەران بێ. إمام الشافعي سلمسبي إما يكرد فرمية تغرب عن الأوطان في طلب العلا وسافر ففي الأسفار 5 فوائد تفرج هم واكتساب معيشة وعلم وآداب وصحبة ماجدين. إمام الشافعي ده فرمية حتى بود ذكره هول بدل لجانا سفر بك لشاري خوت وولاتي خوت دور بكوا شويني ترببينا شاري تر وولاتي ترببينا وبقرة بين استفادة للسفر هذا إمام الشافعي ده فرمية یەکەمیان خەمەکانت لەسەر لا دەچێت. هەر کەسێ دایمە دڵتەنگە خەمی هەیە هەوڵ بدا لە شاری خۆت بچۆ شارێکیکە، لە وڵاتی خۆت بچۆ وڵاتێکیکە. بەو سەفەرە بە ئیزنی خوا کۆمەڵک لە خەمەکانت بەبا دەچن، دڵت دەکرێتەوە لەو خەمە ڕزگارت دەبێت. دووەمیان فێری کار و کەسابەت دەبی. زووە دەزانی ئەو مەعیشەتەی تۆ لە شاری تۆدا وازی لێبینی لە برسان دەمری کە دەچێ شارێشکە سەیەکی دنیا نەوعێکەیە کە دەچێ وڵاتێکیکە ئەو هەموو پیشەسازیە پێشکەوتووە هەیە لەوە چێت تۆ لەوێدا بەشێک لەو شەریکەیە بێنێ وڵاتەکەی خۆت مەعیشەت و کار و کەسابەتت بەرەکەتی تێدەکەوێت. یان بەمانایەکی تر ئیکتیساب و مەعیشەتین تۆ ساڵ 12 خەریکی کرێکاری بە هەل لە شەریکە و کۆمپانیاکەت بە وەڕز دەبی، یعنی وزە لێ دەبڕێ وەرە هەفتەیەک سەفەر بکە، 10 شەو سەفەر بکە، 5 شەو سەفەر بکە کە هاتیەوە نوێ بوویتەوە، زیاتر حەزت بە کەسابەتەکەت دەبێت، مەعیشەتەکەت دەچێتە پێشەوە، بەرەکەت دەکەوێتە ڕزقەکەتەوە. واتە هەموو ئەو کەسانی کە خاوەن پرۆژە و ئیشن حەق وایە ناوبەناو مانگانە ساڵانە بوەرزانە پشوویەک بۆ خۆیان دانێن. بۆیە لە ئیسلامدا پشووی هەفتانەمان هەیە، لە ساڵە مەسافەیەکی ڕەمەزانمان هەیە ئینسان تۆزە پشوو بدا، جەژنەکانمان هەیە بکرێ بە پشوو، بڕۆی سەفەر بکەیت لە ماڵەکەی خۆتا لە شارەکەی خۆت لە وڵاتەکەی خۆت بڕۆیتە دەرەوە کە هاتیەوە دڵت بە ئیشەکەت خۆشترە، دڵت بە پیشەکەت خۆشترە، دڵت بە حتا بە خوێندنەکەت خۆشترە. بۆیە پشووی خوێندنیشمان هەیە. فێری علم دەبی،
وایە زانی ئەم شتانت هەر نەزانیوە لە ڕێی سەفەرەوە زۆر زان و زۆر دەگری فێری ئەدەب دەبی کە خەڵکێک دەبینی لە وڵاتانی ترە ئەدەب و ئەخلاقێکی چەند جوانی هەیە کە تۆ سەیریان دەکەیت چەند بێدەنگن چەند بە یاسا و نیزام دەڕۆن چەند بە تەحەمولن خوا خۆم تەریق دەبیمانە کە من ئەو خەڵکەم بینیەوە تا ئێستا ئەوەندە بێت تەحەمول بووم لە وڵاتێکا دەبینی 1 ملیار خەڵکی تێدایە کەسی کەس مافەکانی کەس پێشێل ناکە هۆڕنێک بۆ کەس لێ نادا کە سەی دەکەی باشم لەم شاری خوا ڕۆژی 10 هۆڕنم لێداوە یەکسە فێری ئەدەب دەبی ئەمە لە سەفەرا فێر دەبی لە ماڵی خۆتا حتا ماوی بۆ ئەخلاقەوە دەژی پێنجەمیان دۆستی باش پەیدا دەکەیت چەند جار تۆ چووی بۆ عومرە سەیەکەی دووسێ برادەری گیانی بەگیانیت بۆ پەیدا بووە چوویتە تورکیا چوویتە ئێران چوویتە سین چوویتە وڵاتێکی تر لەوێت کۆمەڵی بازرگانت ناسیەوە جاریوا بۆ نەخۆشی چووی دووسێ برادەری وان ناسیەوە لە خزمەکەی خۆت بۆت باشترە صحبەتی ساڵحانیش ئینسان دەچێتە خزمەت شێخێک دەچێتە خزمەت زانایەک لەوێدا فێری ئەخلاق و ئەدەب دەبێت ئەو دۆستە بەهۆی سەفەرەوە ئینسان تووشی بوو بشری حافظە فەرموو دەیفەرموو ئەهلی قورئان شەرع زانان لە شاری خۆتان دامەنیشن بگەڕێن هەتا بگەڕێن عەقڵتان دەکرێتەوە دەیفەرموو ئاو کە وەستا بۆ گەندەکە ئاوی ڕۆیشت و سافە هازێ و ڕووبارەکان کە لە بەریان دەڕۆت چەند ئاوەکەیان سافە بەحر کە دەوەستێ ئاوەکەی بۆ خۆی ناخۆشە و بۆنی ناخۆشە و هەڵمی ناخۆشە مەحوی شاعری کورزبانی خۆشمان دەفەرمێ لە جێمانەوە ترش و تاڵت دەکا ترێ بوو بە سرکە عەسەل بوو بە سەم ئینسان کە ئەوەندە حەل لە ماڵی خۆشتا لە شاری خۆتا مایتەوە لە گوندی خۆتا مایتەوە قەت سەفەرن نەکرد هەر بۆ خۆت هەست بە ترشان دەکەی دەفەرمێت ترێ چەند شیرینە کە خستە کوپەیەکە و نەتێژ بجوڵێ و لە شوێنی هیم بە دوای دەترشێ ئەبێتە سرکە هەنجوین دان ناو لێن نەخوارد و چەند ساڵ هەر لەو شوێنەدا مایەوە ئەو شیفایە دەبێتە زەهر ئەبێتە سەم لێیگەڕێ با لە بەری بڕوا با بخورێ با جوڵە بکە با بۆ نەخۆشەکەی و تامەخۆشەکەی بمێنێ سەفەر بۆ وڵاتێک کە بۆ شارێک کە چەندە سروشتەکەی جوانە خەڵکەکەشی ئەوەندە باش بن ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە یونسی کوڕی عەبدولئەعلای فەرموو بەغداد بینیوە وتی نەوەڵا قوربان قەت نەچوومە بەغا فەرمووی بەداخەوە مەحروم بووی لەم تەڕە الدونیا وەلا الناس مادام شاری بەغان نەبینیوە نە دنیات بینیوە نە خەڵکت بینیوە بەغای ئەو سەردەمە شارێکی زۆر ئاوەدان و خۆش بووە و خەڵکێکی زۆر زانا و پیاو باش و عالم و خواناس و بازرگانی تێدا بووە فەرمووی هەر کەسێ بەغای نەبینی بێ نە دنیای بینیوە نە خەڵکی باشی بینیوە خۆزگە سەفەرت بۆ ئەوێ دەکرد ئێستا لە وڵاتانی ترە شەرنی ئەو بە بەغای ئەو سەردەمەوە بووە ئێستا دەگەڕێ بە وڵاتانی ترە یەکی وەک دکتۆر تاریخ سوێدان دەڵێ ئەوەی کە من لە وڵاتانە گەڕاوم لە کەنەدا خۆشترم نەبینیوە لە ناو وڵاتی کەنەداش شاری فانکفۆر کە خۆر ئاوای کەنەدایە لە هەموو شاری سەرزەوی جوانترە 11 جار لە پێشبڕکێی نێودەوڵەتی چۆن شاجوان هەیە شاریش هەیە شاجوانی شارەکانیش هەیە ئەڵێ شاجوانی شارەکانی هەموو دنیا لە 11 جارە 7 جاریان شاری فانکفۆری کەنەدا بووە کە لە خۆراوای کەنەدایە جوانی ئەو شارە بێجگە لە سیما و ڕوخسار و ژینگە پاکەکەی و سەوزایی و ئاوە جوانەکەی بریتیە لە خەڵکەکەی ئەڵێ دەبینی عەرەبی تێدایە کوردی تێدایە تورکی تێدا فارسی تێدا ئینگلیزی تێدا سینی تێدا سپی پێستی تێدا ڕەش پێستی تێدا سوور پێستی تێدا ئەمریکی تێدا ئینگلیزی تێدا هەموو ئەو خەڵکە بەیەکەون لەو شارەدا موسڵمانی تێدا مەسیحی تێدا مولحیدی تێدا بوزی و بتپەرستی تێدایە دەیان فکرە و ئایدۆلۆژیا و حەزارەتی تێدایە یەک کەس ڕقی لە کەس نییە کەس مافی کەس پێشێل ناکە کەس پەلاماری کەس نادا کەس گوێن بە کەس نادا کەس یاسا پێشێل ناکە هەر هەموو ڕێز لە یەک دەگرن ئینتیخابات ماف دەدا بە هەر هاوڵاتێک کە لەوێ دانیشتووە ئەڵێ 5 جار محافزی شاری فانکفۆر کابرایەک بووە کە خەڵکی کەنەدا نەبووە خەڵکی وڵاتی سیم بووە 5 جار خۆی هەڵبژاردووە چونکە لایەق بووە دەنگی هێناوە کردویانتە بە محافزی شار وتویانە با خەڵکی ئەم وڵاتەش نەبی خەڵک متمانەی بە ڕەوشت و ئەخلاقدا بۆیە ئەم وڵاتانە ئەم شارانە کە شارەکە جوانە ئەوەی شارەکە جوانتر دەکا ئەو بەیەکەوە ژیانەیە سوپاس بخوای ئێستا هەرێمی کوردستانی ئەمەژەوەی تێدا ئێستا لە شارێکی وەکو هەولێرە تورکی تێدا عەرەبی تێدایە ئەجنەبی تێدایە هەموو نەتەوەکانی تێدایە ئاینەکانی تێدایە ڕێز و حرمەتیش هەیە بازرگانی تێدایە زانکۆی تێدایە نە خوێندەواری تێدایە هەموو خەڵک ڕێز و حرمەت لە یەک دەگرێ خەڵکی ئەنواع شار و لادەی تێدا کۆبووەتەوە ئەو بەیەکەوە ژیانە چەند شارەکە جوان بێ ئەوەندەی کە جوانی دەکا ئەی باتە ئاستی پێشەوە
بۆیە دەچێ هەورامان چەند سروشتی هەورامان جوانە دەستڕەنجینی خەڵکەکەی بە تەحەمولی خەڵکەکەی لەو گردەدا دەبینی بە بەردی دەستی خۆیان بە بەرهەمی خۆیان نانی خۆیان پەیدا دەکەن شاری خۆیان ئاوەدان دەکەن ئەو دێ دەڕازێننەوە کەواتە ئەو دەڤەرە چەند جوانە خەڵکەکەی جوانتری دەکات بۆیە دایمە بڕۆ بۆ شوێنێک کە شارەکە جوانە وڵاتەکە جوانە خەڵکەکەشی لەگەڵ یا جوانە لەوێدا ئینسان استیفادە دەکات سەفەری جوان و تێگەیشتوو لەگەڵ سەفەری کەسێک کە نازانێت چۆن سەفەر دەکات و بەس پارە خەرج دەکات جیاوازیان لە چیدایە کەسانێکمان هەن ئێستا لە کوردستان و دەچنە وڵاتان ئاواتیان چییە کە چوونە وڵاتە کام بازاڕ و مۆڵ و گەڕان و مەطعەم و خواردن و ئەمانە بەس ئاواتیانەوەیە شت کڕین و بەڵام کەسانیش کە سەفەر دەکەن خەڵکی ئەوروپی کە سەفەر دەکا زۆر گرنگی بەوە نادام کام مۆڵە لەکوێ و کام بازاڕە چییە و کام خواردنەی خواردووە دەگەڕێ بزانێ کام شوێنەوارە لە وڵاتەدا هەیە کام مەتحەفەی بینیوە کام کتێبخانەی گەورە هەیە کام شوێنی دێرین هەیە شام حەزارەتی ئەو وڵاتە پێشکەوتنەکەی لە چیدایە کام کارگەی هەیە دەگەڕێ ئەمانە دەبینێ بەداخەوە خەڵکی ئێمە کە دەچێتە وڵاتان کابرا چوو بۆ حەج لێیان پرسی بۆ ئەرە خۆش وتیارە وەڵای مریشکی برژا ئەوەندە هەرزانە نەبێتەوە لەو هەموو وڵاتی سعودیە و مەککە و مەدینەوەوانە ئەو بەس بیری لەوە کرد بۆ مریشک لەکوێ هەرزانە و چ خواردنێک خۆمەطعەمەکەی چۆنە تەوە لە هیچ حاڵی نەبووە خەڵکی ئەوروپی و تێگەیشتوانی دنیا کە سەفەر دەکەن دەگەڕێن مەکتەبەکان لەکوێن شوێنەوارە دێرینەکان لەکوێن ئەم گەلە بەچی پێشکەوتووە مەعمەلەکانی کامانن سەرچاوە ئابوووریەکانی کامانن لە چ ساڵێکا تووشی کارە ساتێک بووە لە چ ساڵێکا ڕزگاری بووە سەربەخۆ بووە چۆن سەربەخۆی بەدەستێناوە دەگەڕێ ئەمانە کۆ دەکاتەوە خەڵکی سەفەرێک کە نازانێت چۆن سەفەر دەکات کە دەڕوا لە مەتارە دوایی سەری لێ دەشەوێت دەبینیومانە سێ چوار جانتای پێ نازانێت چۆنیان هەڵگرێت چۆنیان بدۆزێتەوە ئەوروپی کە سەفەر دەکات یەک جانتای بچووکی پێ و لاپتۆپێکی پێ هەموو عیلم و معریفەتەکەی لە لاپتۆپەکەیدا و لە جانتا بچکۆلەکەیدایە یەک قاجلی بچکۆلەشی پێیە کابرا لە ئێمە چوار پێنج جووت گۆرەوی دەبا وەکو گۆرەوی لە وڵاتانە نەبێ فامیلی عەلاقە سێ چوارێک دەبا بەڵکو تۆ ئەسی هەر وڵاتێک ئەو شتانە بارن لێت بە پارەیەکی کەمتر لە وڵاتەکەی خۆت هەیە تۆ بۆ ئەمانە لەوێ ناکڕی هەر لێ ئەوانەی خۆت فڕێدە دەستیار و تێ لە غەسالەیەک تێدا ئاوی تێدا حەمامی تێدا دەتوانی بیشی وشکی کێو لە بەریکەیەوە ئەوان ئەوە ناکەن خەڵکی ئێمە کە دەچێتە شوێنان جاریوە سەفەر دەکات لەوێ ڕێز لە یاسا دەگرێت وەکو هاوڵاتیەکی مەسئولی وڵاتی ئێمە کە دەچێتە وڵاتان لە ترافیکا دەوەستێ بە چاکەت و پانتۆڵێکەوە بەبێ حیمایە دەگەڕێت کە هاتە وڵاتی خۆمان دیسان وا ناکە کابرای ئەوروپی لە وڵاتی خۆیان چۆن پابەندە بە یاساوە لەسەر هەموو زەویدا ئاوا پابەندەیە بە یاساوە بۆیە لە سەفەر و گەشت و گەڕانە هەمان هاوڵاتیە دەمامکی پێوە نییە لەوێ خۆی بە جوان نیشاندا لە ڕووی هەدیەوە خەڵکی و شەرقی و وڵاتی ئێمە بەداخەوە کە دەچێت بۆ شوێنێک لە حەجا بێت لە عومرەدا بێت لە ئەوروپا بێت لە تورکیا بێت لە ئێران بێت کە دێتەوە چی هێناوە یان عەتری هێناوە یان جلی هێناوە یان بووکەڵەیەکی هێناوە بۆ مناڵ ئەم شتانی هێناوە یان کوڵاوی سپی هێناوە خەڵکی تر ئەوروپی کە سەفەر دەکات دەچێتەوە بۆ خۆشەویستانی ئەم شتانە نابەکە لە وڵاتی خۆیان هەیە ئەمانە هەر هەن لە وڵاتی خۆشدا هەن کارتێک دیمەنی مەنزەرەیەکی شارەکە جوڵات تحفەیەکی نایاب کتێبێک نامیلکەیەک کە لە وڵاتی خۆیان دەست ناکرێت ئەمانە بۆ دیاری دێنێتەوە ئەمە لە مانای گەشت و سەیران حاڵی بووە پارەی کەم خەڵکی ئێمە کە دەچێت پارەیەکی یەکجار زۆر لە سەفەرا سەرف دەکات کابرای ئەوروپی حەو وڵات دەگەڕێ بۆی کە تۆ عومرەیەکت پێ کردووە بە یەک لە فەڕۆژە قەناعەت دەکات دەگەڕێ کام خواردن لەکوێدا زۆر هەرزانە خواردنی سەفەری خۆی لە وتێلە ئامادە دەکات بۆی نەچێت لە مەطعەما پارە سەرف بکات بە پارەیەکی کەم گەڕانێکی زۆر خەڵکی ئێمە گەڕانێکی کەم پارەیەکی زۆر بۆیە دەبینی ئەم دوانە ئەمیان پارەیەکی زۆری سەرف کرد هاتۆتەوە بەس دەی بپرسی خواردنی خواردەوە فڵان بازاڕی بینیوە فڵان شتی شیرینی خواردووە ئەوەی تر پێت دەڵێ فڵان وڵات بەوە پێشکەوتووە حەزارەتی ئەوەیە شوێنەواری ئەوەیە کتێبخانەی ئەوەیە ئەوەی مهمە ئەوەتانی لە وڵاتی چۆک و تورکیادا بەس کتێبخانەی سولەیمانیە هەیە 800,000 دەستنووسی تێدا کە تا ئێستا چاپ نەکراوە توخواوەرە چەند کەسی لەم شار وڵاتی ئێمەوە چۆتە ئەو ئەستەمبوڵ و ئەوانە بە حیاتی ئەوانەی نەدیوە هەر نازانێت کتێبخانەی وا هەیە 800,000 دەستنووسی نایەوی جاری وا زانانی کوردی تێدایە ئەم هەموو خەڵکی ئێمە چۆتە سعودیە ئەو هەموو حاجیەمان ئەو هەموو عومرەکارەمان چووە یەک کەسم بینیوە محەممەد عەلی قەرەداغی شێخ محەممەد عەلی قەرەداغی هەموو جارێکە چۆتە سعودیە دەستخەتێکی زانای کوردی ئێمەی دۆزیوەتەوە کە مەلای کورد کاتی خۆی 700 ساڵ 800 ساڵەوە پێش بە قەڵەمی کوردی نووسیوێتێوانە چوە گەڕاوە نەچۆتە مۆڵ و بازاڕ و کوڵاوی سپی و تەزبیح و جزداشە بکڕێ
گەڕاوە بزانە داخۆت زانانی ئێمە لە وڵاتەدا بەرهەمیان چی بووە کۆپیەکی لەبەر بێنێتەوە ئەو قورئانانەی کە کوردەکان نووسیویانەتەوە ئێستا ماوەتەوە یەک کەسم بینیوە ئەو هەموو خەڵکی ئێمە سەفەر دەکا یەک کەس بەرهەمێکی وڵاتی خۆمان نێناوەتەوە من چ لە تەسبیح بکەم چ لە کامیرە بکەم لە سینا دروست دەکرێت ئەو کڵاوی کە تۆ نوێژی پێوە دەکەیت زۆر خەڵک وەزانێت کڵاوی سپید لەسەرا نەبێت نوێژەکە دروست نییە وەڵا بەرام هەڵە حاڵی بووی کابرایەکی کۆمۆنیستی شیوعی لە سینا دروستی کردووە تۆ لە وەزی عەرەقیشی لەسەر خوار بێتەوە وەزانی ئەوەی موسڵمانانە ئەوێ بە زەید بە خۆ تا بێتەوە تۆ کڵاوێکت پێ دروست ناکرێت تەسبیحێکت پێ دروست ناکرێت بگەڕێ بزانە زانانی ئێمە لەو وڵاتەدا بەرهەمیان چی بووە پرۆفیسۆر دکتۆر کەمال مەسهەر ئەو هەموو خەڵکی ئێمە چۆتە ئەو بەریتانیا باوەڕ ناکەم تەحەدا دەکەم نمونەیەکی جوانی هێنابێتەوە دکتۆر کەمال مەسهەر تەمەنی درێژ و پڕبەرەکەت بێت چۆ بەریتانیا چۆ لەندەن ئەو هەموو ئەرشیفەی کوردی دۆزیەوە لەسەر مێژووی کورد و شۆڕشی کورد و سەر بەخۆی کورد دکتۆر عیزەدی مستەفا ڕەسوڵمان نەبوو کە چۆ رووسیا لە لینینگراد و مۆسکۆ ئەوانە ئەو هەموو بەرهەمی شاکارە کوردی دۆزیەوە سەفەر بێ ئامانجەکەی دیاریکراوە بێ بزانی چیت هێناوەتەوە ئەوروپی کە سەفەر دەکەن ئاوا سەفەر دەکەن ئاوا پارە خەرج دەکەن ئەنواعی سەفەرمان هەیە سەفەرێکمان هەیە مغامەراتە کابرا حەز دەکا بچێتە سەر شاخێک ئەمە سەفەرێکی ڕەوایە تۆ کاتێک دیاریکەی بچێت سەر شاخی پیرەمەگرۆم بچێت قەندیل بچێت سەفین دەتوانی کاتێک دیاریکەی زۆر لەزەتێکی باشی لێ وەردەگری لەگەڵ تیمێکی شاخەوانیدا بە پێڵاوی تایبەت و جلوبەرگی تایبەت و تیمی پزیشکیەوە کۆمەڵە گەنجێک بچن ئەوە بۆ گەڕان بەسەر شاخە مغامەراتی ناو دەریامان هەیە بچی لە ناو ئێمە وڵاتەکەمان دەریای کەمە بچی لە شوێنەکە سواری کەشتیوی هەیە بە هەفتە بە مانگ دەمێنێتەوە گەورەی خوات بۆ دەردەکەوێت ئەو کەشتیە بە سەدان تەنی پێوەیە و لەسەر ئەو ئاوە سەراو بووە و هەموو پێداویستەکانی ژیانی تێدایە و ژیانی ناو دەریا ئەم وشکانیە بە شەهرە بچووکەکەیەتی لە چا ئەو دەریا گەورەیە ئێمە بەداخەوە سەیری کە بەس وشکانیمان بینیوە وڵاتەکەمان وڵاتێکی بەو دەریایی و ئەوانەوە نەبەسراوەتەوە ئەوەتانە لەو هینە مەحرومین لە ڕێی سەفەرەوە ئەمە بکە وڵاتی سەفەری تەرفیهی دووەم کەسێک دەچێتە سەر بورجی ئیڤڵ کەسێک کەمان دەچێتە سەر بورجی میلاد لە تاران ئەمە تەرفیهاتە خۆشیەکە ئەوەندە 100 مەترە دەچێت سەر بورجی خەلیفە لە ئیمارات و لە دوبەی ئەوانەوە شتێکی باشە یعنی سەیەکەی تۆ چوویتە ناو هەورەکانەوە زانست و زانیاریە کە خوا بە مرۆڤی بەخشیوە توانیوێتی ئەم ئەندازیاریە تەلار سازیە جوانە ئامە دروستکە سەفەرمان هەیە سەقافیە بۆ نمونە کەسێک سەفەر دەکات بۆ مەتحەفێک دەگەڕێ بۆ مەکتەبات ئێستا بە چەند جار پێشەنگەی نێودەوڵەتی بەداخەوە ئەمساڵ نەکراوە لە هەولێرە لە شارێشکەوە کەسێ دێ بۆ ئەم شارە بەس بۆی پێشەنگەی نێودەوڵەتی هیچ سەفەرەکەی بۆ هیچ شتێکی تر نییە بەس بۆی بەشداری کتێب بکە خەڵک جاران دەچوو بۆ تاران ئەچێتە ئەستەمبول ئەچێتە بەریتانیا ئەچێتە کەنەدا ئێستا ئێرانی بۆ ئەوانە زۆر زیرەکەن لە کوێی دنیادا کتێبخانەیەک بکرێتەوە ساڵانە بەشداری تیا دەکەن ئەچن بەرهەمی نوێ دێننەوە تەرجمەی دەکەن بۆ زمانی فارسی و ئەدەبیاتی خوانی پێدەوڵەمەندەکان لەو تاران و ئەوانە بینیومە کتێبی واکراوە بە فارسی ئەڵی ئەم هەموو مجەلداتە چۆن کابرا تەرجمەی کردووە هەمووی لە وڵاتانی ناوە تەرجمەی کردووە کەواتە سەفەریش هەیە بەس بۆ سەقافەتە خۆزگە خەڵکی ئێمەشکە سەفەری دەکرد جاریوە بۆ نمونە بچێتە میسر بەس بۆ کتێب خوێندنەوە بچێت بۆ کتێب کڕیم بچێت هیچ نێتیکەی نەبێ سەفەرمان هەیە بۆ ئەبینین بۆ نمونە کەسێک دەچێتە سوودان شوێنی وا هەیە باڵندەکان لەگەڵ مرۆڤەکانە تێکەڵاون ئاسکەکان شێرەکان پڵنگەکان هەمووی لە بیئەیەکی تەلبەند کراون کەس دەستی بۆ نەبردوون ئەو ژینگەیە وەکو خۆی ماوەتەوە کەسانێک هەیە لە ئەوروپاوە سەفەر دەکەن بۆ ئەو شوێنانە بەس بۆ ئەوەی ئەم تەیر و توار و ئاژەڵانە ببینن هیچ نێتێکەکەی نییە بۆ خواردن و خواردنەوە ناچێت ئەچێت بەس سەفەری بیئەی هەیە شەشەمیان سەفەری بەحریمان هەیە کەسێک دەچێت کەناری دەریایەک دەبینێ و خۆشگوزەرانێک دەبینێ حوتەمیان سەفەری ڕیاضیمان هەیە کەسێک دەچێتە ئیسپانیا دەچێتە فڵان وڵات لە مۆندیالی عالەمیە بەشداری دەکات ئەمەش ناشەرعی نییە زۆر کەس ڕەخنە لەوانە دەگرێت کاکە فڵان کەسە هەموو پارێز سەرف کردو چۆ سەیری یاری کردووە لە ئیسلامی ئێمەدا ڕوونتر بڵێن ئەمانە حرام نین دروستە چۆ هەر ڕاستەوخۆ خۆشت چاول لێبێ فڵان کەسی یاری عالەمی دەکرێت ئەگەی ئیمکانێتە دەبێ چ مانیعێک نییە بچی لە وڵاتێکە کوردیش بە عالەمی جلی کوردی لەبەرکەی بە عالەمی کوردستانەوە نوێنەری وڵاتی کوردبی بچی سەیری یاری مۆندیالی عالەمی بکەی لە تۆپی پێدا لە ڕیاضەکانی تەدا ئەمەش سەفەرێکی شەرعیە لە ڕووی شەرع و مانیع نییە و گوناح نییە هەشتەمیان سەفەری بازاڕسازیمان هەیە گەنج برایانی ئێمە دەچنە وڵاتی سین لەوێ کەلوپەل بەکردن دەدەن چەند مانگ بە هەفتە لە سینا دەمێنێتەوە ئەمە سەفەرەکەت بە نێتی چییە بە نێتی بازاڕکردنە سەفەرمان هەیە زۆر گرنگە بەڕێزان چیە زانێ ئەو سەفەری کە زۆر گرنگە و بەرهەمی هەیە چییە بەڵێ ناهل بۆ ئەم دنیا باز دەکەین
سەفەرێکمان لەبیر نەچێ خسمانە کۆتاییەوە چی ئەزانێ ئەو سەفەرە چێ بەڵێ ڕاستە سەفەری تەندروستی و سیاحیشمان هەیە کاتی خۆی ئەگە لەبیرتان بێ مامۆستا هەژار لە ژیاننامەکەی خۆی باسی دەکات سیلدارەکانیان دەبرنە چ وڵاتێک ئەوانەی سیلیان بوو لە کوردستان و لە عێراقەوە بەدەیانبرنە لوبنان هەم سیاحەتیان پێدەکردن هەم بەهۆی ئاو هەوا سازگارەکەی و نەخۆشی سیلەکە چاک دەبەوە سەفەرەکە بۆ سیاحەتیشە بۆ تەندروستیشە کۆتا خاڵێک کە زۆر گرنگە سەفەرێکە و خەڵکی ئێمەش زۆری دەکات چییە؟ سەفەری چێ بەڕێزان؟ سەفەری ئاینی زۆر ڕاستە سەفەری حەج و عومرە ئەم نێتە بۆ خوا بە ئومێدی بەدەستهێنانی پاداشتی زیاتر کەسێک دەچێتە مزگەوتی پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێ یەک نوێژ بە 1000 نوێژە تۆ لەم مزگەوتیا یەک نوێژ دەکەی 1000 نوێژ دەکەی کەسێک چۆتە مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک نوێژ لەوێ بکەی بە 1000 نوێژە کەسێک دەچێتە مزگەوتی مەککە حرەمی دەوری کەعبە لە پەنا کەعبەوە یەک نوێژ بکەی بە 100,000 نوێژە کەسێک بچێتە قودس لە فەلەستین لە مەسجیدی ئەقسا لە قودسا یەک نوێژ بکە بە چەند نوێژە؟ 500 نوێژە ئەمە سەفەری عیبادەتە بۆ ئەو سێ شوێنە دروستە بۆ عیبادەت بچی قودس مەدینە مەککە ئەمە سەفەری ئاینیە ئینسانێک بەداخەوە خەڵکمان هەیە سەفەرەکانی تر زۆریان دەکا بەڵام سەفەری ئاینی ناکە خەڵکمان هەیە سەفەری ئاینی زۆر دەکا نوع عومرەی کردووە بەڵام تا ئێستا وڵاتێکی نەدیوە بزانە پێشکەوتنی گەلان بەهۆی چیەوە بووە سەفەرێکی وەرزشی نەبینیوە لە ئیسلام لەبەر ڕزم خۆت قەتیز مەکە لە سەر یەک شت بەشداری هەمووانیان بکە چونکە ئینسان لە سەفەرە ئەم سوودانە دەبینێ یەکەم کرانەوەی عەقڵ جاران وەت دەزانی بەس تۆ هەی بەس وڵاتی تۆ هەیە نیشتیمانی تۆ هەیە ئێستا بابە وڵات زۆر گەورەی ئینسان عەقڵی دەکرێتەوە هەتا من زۆر جار بە برادرانی حکومەتم کتومە ئەو کەسەی کە زۆر لەم حکومەتە ناڕازیە وەرە سەفەرێکی وڵاتانی پێ بکە کاتەوە نیشتیمانی خۆی خۆش دەوێت وایە یان نا بڕواتان بێک ڕقل لە حکومەتی کوردستانە ڕقل لە وڵاتی خۆتە ناشکوری پێ دەکەی وەرە کابرا سەفەرێکی کاکە ئەوروپای پێ بکە یەک مانگ دوای بێنەوە نرخی وڵاتی خۆی دەزانێت هەر لە خۆشەویستی بۆ نیشتیمانەکەی زیاد دەبێت عەقڵت دەکرێتەوە تووڕە بووی ئێستا ئەو هەموو خەڵکە دەبینی لە مەتارە سەرەی گوتۆ تۆ بۆ نانەوا سەرە ناگری ئەو هەموو خەڵکە لە مەتارە سەرەی گوتووە بە ئوسلوبێکی هێمن لە شارە کەسێکی 15 سای سارە بە تەنیژەکە و دەڕەکە سوارنێک بۆ کەس لێنادا ئەو خەڵکە عەسابێکی سادی هەیە دەست بە سنگەوە دەگرێت داوای لێبوردن دەکا تۆ یەکسە عەقڵت دەکرێتەوە لەو توندڕەوی خۆڕزگارت دەبێت دووەمیان کرانەوەی ئاینی تۆ وازانی بەس مەسەبی ئیمامی شافعی هەیە کەسێکەوە تا لە مەککەدای لە مەدینەدای دەستی بەدەستی ژنەکەشی دەکەوێت دەستنوێژ ناتەوە مەسەبی ئەبوو حەنیفەش هەیە سەیەکەی مەسەبی شیعیش هەیە هەر لە ناو شیعەدا چەند مەسەب هەیە بۆ دەردەکەوێت ئاینەکەی ئێمە زۆر فراوانە هەر ئەو دوو سێ کتێبەن یەک ئێمە خوێندومانەتەوە دنیای ئیسلام و مەسەبی ئیسلامی زۆر فراوانتر لەوەی کە من زانیومە ئەنجا بۆ دەردەکەوێت خەڵک چۆن کار دەکەن خەڵک چۆن ماندوون خەڵکی وڵاتی ئێمەوە زانە هەر نیۆڕۆ لە خەواستی کابرا کە سەفەری ئەوروپا دەکاسەیەکە یەک ڕۆژ نابێ بێکار بێ دێیتەوە نرخی وڵاتەکەی خۆت دەزانی باسی خۆشگوزەرانەکانی خۆت دەکەی ئێمە ئەو پارەی ئەو کارەبا دەدەین بە زۆری دەزانین کابرا نیوەی داهاتی ساڵەکەی زەریبەیە بۆ حکومەتی وڵاتەکەی ڕاستە ئیش و کاریشی هەیە و بیمەشی هەیە لە ئاخریشە سۆشیال بەخێوی دەکا ئەگەر لێ قەوما بەڵام سەیەکەی تو ئەمانەشم نەداوت زیاتر وڵاتی خۆتت خۆش دەوێت بۆ دەردەکەوێت کاتێک کە وڵاتان گەڕایت و شارانی تر گەڕایی بە فرەڕەنگیەوە ئینسان جوانە ئینسانەکان ئەگە هەموو یەک شت بن ناشرین دەبن سەیەکەی لەوێ ڕەنگ جیاوازە خاک جیاوازە خانوو جیاوازە خواردن جیاوازە خەوتن جیاوازە بەو جیاوازیانەوە ئینسانەکان جوانتر خۆ دەنوێنن قسەیەکی زۆر جوان هەیە زانایەک فەرموویەتی دنیا کتێبێکی گەورەیە دنیا کتێبێکە بۆ نمونە چەند وڵاتمان هەیە بەڕێزان چەند وڵاتمان هەیە بەڕێزان تقریبا بەڵێ وابزانێت دنیا کتێبێکە 150 لاپەڕەیە 128 لاپەڕەیە وابزانێت کتێبێکی 150 لاپەڕەیە وڵاتەکەی تۆ چەند لاپەڕەیە یەک لاپەڕەیە یعنی ئەگەر کەسێک هەموو وڵاتەکەی خۆی گەڕابێ هەموو کوردستان گەڕابێ بەس پارچەکانی تریشەوە ئەم جای چەند گەڕاوی لە دنیادا یەک لاپەڕەت خوێندوێتەوە یعنی کەسێک هەرچی شاری نیشتیمانەکەی خۆی هەیە هەر هەمووی گەڕابێ هەمووی بینی بێ ئەمجا لەو کتێبە 150 لاپەڕەیە یەک لاپەڕەی خوێندوێتەوە ئەگە کەسێک 10 وڵات گەڕابێ 10 لاپەڕەی خوێندوێتەوە ئەگە کەسێک 20 وڵات گەڕابێ 20 لاپەڕەی لە کتێبەکە خوێندوێتەوە ئەگە کەسێک تەنها شارەکەی خۆی بینی بێت چەند کتێبی چی خوێندوێتەوە یەک دیێڕی
وڵاو وەزانام ئێمە زۆر بەمان 2 دێڵ 3 دێڕمان خوێندێتەوە لەو کتێبە گەورە ئەوەندە فریاکەوتین بە ناشکوری نەبێ بۆی دە ئینسان ئاخر کتێبێک 150 لاپەڕە بێ کەسێ 1 دێڕی خوێن بێتەوە و کەسێ 5 لاپەڕی خوێن بێتەوە وەکو یەکە نەخێ زانستی ئەو کەسەی 5 لاپەڕی خوێندوێتەوە زۆرترە لەوەی لاپەڕیش خوێندوێتەوە زانستی ئەو کەسەی 15 لاپەڕی خوێندوێتەوە زۆرترە لەو کەسەی کە 10 لاپەڕی خوێندوێتەوە ئەمجا شەشەمیان ئینسان سەفیرە ئەمجا سائحە هەمیشە مرۆڤ کە دەبێتە سەفەری و گەشت دەکات بە وڵاتێک نوێنەری وڵاتەکەی خۆیەتی یان لە سعودیە و لە حەج و عومرەدا دەژێڕنەوە ئەڵێ فڵان قەومە کە دێن زۆر خەتەرن شان لە خەڵک دەدەن و خەڵک دەپەڕێنن یەکسەر تۆ وێنەیەکی ئەو وڵاتە لە ڕێی ئەو حاجیەوە هاتۆتە بەرچاو سوودانی فڵانی ئەوانە کوردی ئێمە جاری وا دەچێتە ئەوروپا غەشی کردووە نمونەی کوردێک دەبێتە ناشیدن و پەڵەیەک لەسەر نەتەوەکەمان و ئاینەکەمان ئەگە جوانی کردبێ یەکسەڵی بەڕاستی خەڵکی فڵان دەوڵەتە چەند هێمن و لەسەر خۆن چەند ئینسانی مؤدەب و زانان چەند بەڕێزن بۆیە لە هەر وڵاتێکاوی تۆ نوێنەری وڵاتەکەی خۆتی سەفیری وڵاتەکەی خۆتی دەبێ ئاگال لێبێ خەڵکێک زۆر جار بەستە زمانەوەی زانیوە دنیای بینیوە بەسەراتێکی خۆش و لەتیفەیەکتان بۆ بژێڕمەوە دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ کە ئێستا ساڵیادی کۆچی دوای ئەو زانە گەورەی کوردە جیهانی ئیسلامیشە لە ساڵی 1947 تا دەڵێن لە سەرسیانی بەری مەرگە بووم لە منتیقەی ڕانێ و پشدەرە لە 1947 تا لە سەرسیان بووم کابرایەک هەبوو ناوی حەمەمەرگەیی بوو درا و 3 مان بوو شەوانە لەگەڵ پورفاتمی هاوسەریا دەهاتم بۆ ماڵمان تەمەنی 80 ساڵ بەرەو ژووتر بوو ئەیگو مامۆستا ئێستا بژمرم هیچ خەمم نییە دەمگو بۆ مامە حەمە ئەیگو لەبەر هەموو دنیام بینیوە مادەم هەموو دنیام بینی بژمرم قەیناکە هەموو کوێت دیوە لە دنیا تیوڵات تا خوار سلێمانی و کەرکووکم دیوە بەلای ئەوەوە مادام خوار سلێمانی و کەرکووکی بینی بوو هەموو دنیا گەڕاوە وەی زانی دنیا لەوە گەورەتر نییە ئەیگو بۆی باز دەکەن دەیگو لە سلێمانی کە دەسمە خان یعنی وتێلێک خەڵوزێکم لە جیفا نابوو کە لە هاتمە دەرەوە بۆی بزر نەبم بە خەڵوز بە هەر شوێنێکا بڕۆیشمە دیوارەکە خەتێکم لێدا دوایی بە هەمان خەدا داهاتمەوە شوێنەکەی خۆم من تەواوی دنیا گەڕاوم خوار سلێمانی و کەرکووکیشم بینیوە بەڵام بەسە زمانە ئەوە دەگەڕابوو ئاوێنەیەک لە ماڵی ئێمە بوو بۆ خۆی سەیرێکی وتی مامۆستاوە پیاوە چێ لێ دانیشتۆ وتمەڵەوە هەر خۆتی لەو بەرەوە بەڵام ئاوێنەی نەبینی بوو بۆیە ئینسان زۆر جار کاتێک کە خەمی شوێنی کەمی بینیوە وازانێت دنیا هەر ئەوەندەی کە ئەو بینیوێتی بەڵام کە دەگەڕێی دنیا زۆر فراوانترە و گەڕانەکە سوودێکی زۆری هەبووە بابەتەکەم درێژ ناکەمەوە ئەوەندە دەڵێم ئینسان کە گەڕا دوعا بکە کە وڵات ئەمین بێ بەرهەمی ئەمن و ئەمان و هەرزانی و فەرەحی ئینسان دەتوانێت گەشت بکە لە قورئانە خوا لە بازەی قەومی سەبەوە دەفەرمێ وقدرنا فيها السير سيروا فيها ليالي وأياما آمنين لأمن و ئەمانە ئینسان دەتوانێت گەشت بکە لە بوون و هەبوونی و فەرەحی و هەرزانیدا ئینسان دەتوانێت گەشت بکە و هەروەها لە دڵی خۆشە ئەگە دڵت خۆش نەبێ خوا نەخواستە هەموو دنیا بگەڕێی تۆ هەر لە سجنێکای بۆیە شاعیری کورد مامۆستا کازم کۆیی شعرێکی زۆر جوانی هەیە دەفەرمێ بە دڵ و دەرونی نائارام جیهان بگەڕێی بە پیاسە هەوای سازگاری گوڵزاری تێر هەڵمژی بۆ هەناسە گەشتێکی ناو بیابانە هەردەم دڵپەست و بێهەستی کونجی ژیانت پیرۆسترە پڕ لە خەندەی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی السەفەر قطعة من العذاب گەشت و گەڕان بۆ خۆشی بەشێکە لە عەزاب ئینسان خەوی تێک دەچێ خواردنی تێک دەچێ جاری وای تۆ خواردنی وڵاتێکت پێ ناکەوێ تەبیعەت باش نایبە خەو و ئیسراحەتت تێک دەچێ بۆیە فەرمووی ئەگەر لە گەشتەکەت تەواو بووی ئامانجەکەت هێنایە جێ بگەڕێەوە بەلای ماڵ و منداڵ و نیشتیمانەکەی خۆت ئێستا یەکێ پرسیار دەکا ئەی مامۆستا ئێستا وانییە ئێستا بە فڕۆکە سین دەکەی خۆ تۆ بە سواری حوشتر و گوێ درێژ سەفەر ناکەی ئەی ئایا مانای سەفەر لە ڕەحەتیەکەی لە چدایە ئەم پرسیارە کاتی خۆی لە ئیمام حەرەمەینی جوەینی کرا وتیان لما جعل السفر قطعة من العذاب بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی سەفەر بەشێکە لە عەزاب کە ئەم هەموو گەشت و خۆشی و لەزەتەشی هەیە ئەم هەموو سوودەی هەیە وڵامێکی زۆر جوانی دانەوە فەرمووی لأن فيه فراق الأحباب چونکە لە خۆشەویستانت دوور دەکەوێەوە هاتۆ دەچێت ژوانێکی دنیا بیری منداڵە بچکۆلەکەت دەکەی بیری هاوسەرت دەکەی بیری کەسابەتەکەت دەکەی یعنی خۆشەویستێک لێ دوورە لەو هەموو خۆشیەدا ئیلا ناڕەحەتێکت تێدایە کە گەڕایتەوە لە ئامێزت گرتن پێیان شاد بوویتەوە هەز بە ئاسوودەی دەکەی ومێدەوارم ئینشاءالله خوای گەورە سەفەری خێر بە نسیبی هەموو لایەکمان کە سەفەری دینی و دنیایی
و گەشتیاران و سەفەرکارانی وڵاتی کوردستانی ئێمە بەو ڕێنمایانەی کە باسمان کردن کە دەچنە سەفەر و گەشت و گەڕان بە هەگبەیەکی پڕ لە زانست و زانیاری و معلوماتەوە بگەڕێنەوە، نەک باسی خواردن و خواردنەوە و نەزانن چیان بینی و پارێکی زۆری بێبەرهەم خەرجکەن. خۆی گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە، کوردستانمان ئاوەدان کە، پڕ خێر و بەرەکەتی بکە. وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.